بەنداوی باوەشاسوار مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بە ساڵی 2011 و توانای گلدانەوەی 6 ملیۆن مەتری سێجا ئاوی هەیە. ئێستا ئەو بڕاوەی کە تایەتی نزیکەی 4 ملیۆن مەتری سێجا دەبێت لە چاو ساڵی ڕابردووە 1 مەتر دابەزیوە بە پێی خوێندنەوەی پێوەرەکانی. ساڵی پار چەند جارێک ساڕێژی کردبوو ئەم کاتە، بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی بارانەوە ڕێژەی باران ئەم ساڵ 56 ملیمە، بەڵام ساڵی پار 126 ملیم بوو. بەو هۆیەوە ئاسی ئاوەکە 1 مەتر دابەزیەوەواتە بڕی 1 ملیۆن مەتری سێجا ئاوەکە کەمی کردووە و ئاسی لە ڕووی دەریاوە ساڵی پار بە پێی خوێندنەوەی پێوەرەکان 275 مەتر بوو، ئێستا پێوەرەکان 274 مەتر دەخوێنێتەوە. سەرچاوی بەنداوەکە ئاوی بارانە، بێگومان ئاوی باران و کانیاوانەی کە لە چەمەکانی سەروی خۆیەوە دێتە ناوی دەژێتە ناوی. ئەم ساڵ بەهۆی کەمی باران و وشکە ساڵیەوە بڕی ئاوەکە کەمی کردووە، بێگومان ئەمەش کاریگەری دەبێت لەسەر سەرچاوی ئاوەکان، هەروەها بیرەکان، بیری جوتیاران و ئاسی ئاوی ژێر زەوی کەم دەکاتەوە. لێکەوتە هەیە لەسەر کشتتوکاڵ لەسەر کەمی ئاو لە بیری جوتیاراندا و بەتایبەت ئەو کەناڵیشەکە هەردوو کەناڵەکە کەوا جۆگەی ئاودێری سەرەکین بۆ جوتیاران نزیکەی 150 جوتیار تا 200 جوتیار کاری کشتتوکاڵی لەسەر دەکەن، کاریگەری دەبێت لەسەر ئەوانش.